کانزاکان ڕەوەز ئەحمەد شا پارلەمانداری هەرێمی کوردستان ئەندام پارلەمانی کوردستان لێرە لەگەڵمان میوانە زۆر بەخێر هاتن کاک ڕەوەز سەرەتا با بۆ دەست پێ بکەین کە ئایا پیشەسازی کانزاکان لە هەرێمی کوردستان ئەگەر گشتگیرتریشت کرد لە عێراق لەسەر ڕێچکەی ڕاستەقینەی خۆیەتی؟ سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ کورسات. بەداخەوە لە چوارچێوە گەورەکەیە پیشەسازی بەگشتی یان با بڵێن بازرگانی بەگشتی لە کوردستان لەسەر ڕێچکەی ڕاستەقینەی خۆی نییە. ئەویش بە هۆکاری ئەو گرژی و ڕێکنەوەکەوتنانەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆیە بەگشتی دۆخی بازرگانی لە کوردستان لە تونێلێکی تاریکە ئەتوانین بۆ جۆرە باسی بکەین وێنای بکەین. لە ناوی شیابە و شێوازی کە لە چەند مانگی ڕابردوو پیشەسازی کانزاکان بەم شێوازە ئێستەکە هەیە لە ئاستی جیهانی هیچ پێوەرێک نایگرێتەوە و لە ئاستی ناوخۆیش هیچ پێوەرێک نایگرێتەوە کە بەم شێوازە بازرگانی بە کانزاکانەوە کرێ. کاک ڕەوەز چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم پیشەسازیە گرنگەوە کووتم بینیومانە بە ئەزمون هەر لەم ساڵی عێراق بۆ ئەوەی کە بێ داهاتەکەی فرەچەش بکە یەکسەر بیر لە بەرزکردنەوەی باجی گۆمرگی و بابەتی هاوشێوە ئەکاتەوە کە ئەمە فشارەکەی خاتە سەرشانی هاوڵاتیان. چی بکرێت بۆ ئەوەی کردی کانزاکان کە کردێکی گرنگە کە وڵاتانێکی زۆر سوودی زۆری لێبینن بۆ ئابوووریەکەیان لە هەرێمی کوردستانیش لە عێراقیش بچێتە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی؟ بەڵێ ڕێچکە ڕاستەقینەی کاری بازرگانی بە کانزاکان لە سێ خاڵ زیاتر خۆی نابینێتەوە. خاڵی یەکەم ئەبێ وڵاتەکەی تۆ بە شێوازێک خاوەنی ئەم کانزایانە بێ کە پێداویستی ناوخۆی لێ پڕکاتەوانێ و زیایەکەی هەناردەی دەرەوە بکە. لە خاڵی دووهەمیانە پێویستە وڵاتێک ئەمەندە پیشەسازی بەهێز و گەورە و گرانی هەبێ کانزاکانی ناو وڵاتەکە خۆی ئیکتیفای پیشەسازیەکەی نەکا، بۆیە بە مەجبوری پێویستە ئەم کانزایانە لە دەرەوە هاورد بکە. بۆچی؟ بۆ ئەوەی پیشەسازیەکەی خۆی برە و پێ بدا و پێ گەورە کاتەوانێ. ڕێگەی سێم لە کانزاکان بە تایبەتی ئاڵتون و لە دوای ئاڵتون مس لە ئاستی دەوڵەتە ئاکرێ. ئەم دەوڵەتانە لە سەرمایەکەی خۆیان ئەو داهاتەی ساڵانە کە هەیەە بەشێکی لێ تەرخانەکەن بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابوووریەکەیان بۆ پاراستنی بەهای ڕاستەقینەی دراوەکەیان بۆیە یەدەکی زێر بە تایبەت کۆکرێتەوانێ. لەم سێ خاڵی کە ئێمە باسمان کرد بەداخەوە کوردستان لە هەر سێشیە ئەتوانین بڵێن غیابە. ئێمە نە سەرچاوەیەکی گەورەی وە کانزا لە کوردستان هەیە کە بتوانین ساز و ئامادەی بکەین و بینێرینە دەرەوەی وڵات و نە پیشەسازیی بەو شێوەیەمان هەیە کە کانزاکان بەشداری تیا بکەن. پێویستمان بەو حەجمە کانزا گەورەیە هەبێ کە ڕیسکی پێ بکەین پارەی کاشی وڵاتەکەمان بنێرینە دەرەوانێ و ئەم سەرمایە بگوازینەوە بۆچی بۆ کانزاکان و جارێکی تر بیکەین بە پیشەسازی و بینێرینەوە دەرەوە. و خاڵی سێمیشان کە گرنگترین خاڵە بەداخەوە حکوومەتەکەمان بەو شێوەیە ئیمکانیەتی نییە کە بیر لەوە بکاتەوە بەهای ژێرخانی ئابووری وڵات و کوردستان بەو شێوەیە پتە بکا کە زێر بکڕێ و خەزنی بکاو هەڵی بگرێ. بۆیە ئەمەی کە ئێستا ڕوئەدا لە کوردستان لە بواری کانزاکان بەڕاستی غیابی یاسایە و غیابی لێپرسینەوەیەکی واقعی و ڕاستی حکوومەتە کە هەم حکوومەت هەم لایەنە پەیوەندیدارەکان پێویستە لەسەری قسە بکەن و پێویستە ڕێ بگرن لەو شێوازە ناواقعیە نادەستوریەی کە ئێستا بە کانزاکانەوە کرێ لە کوردستانە. باشە کاک ڕەوەز خۆی ئەمە واقعەیەکی نەگۆڕەکە لەسەر ئاستی جیهان کانزایەک لە وڵاتێکە هەیە ئەگەر بەخاوی بازرگانی پێوەکانی کانزاکە بەخاوی دەری بهێنی و بیفرۆشی بێگومان سوودێکی کەمتری لێ ئەەکەی. بۆ نمونە هەندستان ئەهات نەوتی ڕۆسیای ئەکڕی لە ناو خۆی وڵاتی خۆی ئەیکرد بە بەرهەمی تر و اینجا بەرهەمە نەوتیەکەی هەناردە ئەکردەوە بۆ ئەوروپا. چەند قاتی رووسیا کە خۆی ئەو ژێرخانە دەوڵەمەندەی هەیە هەندستان ئیسفادەی لە نەوتی رووسیا کرد. بەڕای ئێوە ئەکرێت کە ئەم کانزانە ئێستا ئێمە ژوەکو هەرێمی کوردستان وەکو عێراقنەوتەکە بە خاوی دەرهێنین و ئەیفرۆشین. ئەمە هەرنەوت نییە، هەموو کانزاکانی تر ئەکرێت کانزاکان تەنها دەربهێنرێن و بازرگانیان پێوە بکرێت یان پێویستە بۆ نمونە لە ڕێگەی پیشەسازیەوە بکرێن بە بەرهەمی تر و
اینجا بازرگانیان پێوە بکرێت. ئێستا جەناب لە راپۆرتێکە باس کرد لەسەر وڵاتە زلهێزەکانی جیهان. یەک لەوانە چین لە ئاستی بوونی کانزاکان یەکەمە لەسەر ئاستی عالم، خۆی خاوەندارێتیەکە و لەگەڵ ئەوەشە لە ئاستی هاوردەکردن بۆ ناو وڵاتەکەی دووبارە هەر یەکەم، یعنی لە هەموو وڵاتەکانی تر یەکڕێتەوە. بۆچی؟ لەبەرەوەی پیشەسازی پێیەکە، لەبەرەوەی ئەم کانزایە یان با بڵێن نەوت بێ یان با بڵێن غاز بێ هەر شتێک بێ ئەو بە چەند هێندەی ئەوەی کە دەستی کەوتووە و بەرهێنانی تیاکە و جارێکی تر هەناردەی دەرەوەی وڵاتەکەی خۆی کاتەوە. کارەساتی گەورە لێرەیە چییە؟ ئێمە جگەلەوەی هیچ پیشەسازیەک نییە لە وڵاتەکەمان کە بەو شێوەیە کانزاکانتیایە مشارەکە بکەن و وجودیان هەبێ. سیرەکەی لە ئاستی بۆرسە عالەمیەکانیشە بە چەند هێندە سەر و بۆرسەی عالەمیەکان لێرە مامەڵە بەو کانزایانەوە کرێ. ئەمە بەڕاستی کارەساتە، یعنی هیچ داتایەک هیچ هاوکێشەیەکی ئابووری جێی ئەم جۆرە مامەڵەیەی تیا نابێتەوانێ. یعنی ئەتوانم بڵێم ئەمە ناوی بازرگانی نییە، ئەتوانین بڵین ئەمە یاریکردنێکە بە ئاگر یان با بڵین دەست پێکردنی قومارێکە کە پێشەوەی دەست پێکرد بێت تۆ دۆڕانەکەت لەبەر چاوە. بێگومان لەبەرەوەی کە تۆ کانزایە دەرهێنی ئەیفرۆشی ماوەیەکی تر، یعنی ئەمە شتێک نییە خۆ بەردەوام هەبێت وڵاتەکەت بەتاڵە بێ لە هەموو کانزایەکی گرانبەها دەستێک دەکەوێتە ئەملا دەستێکە و لادیستان بۆ ئەوژە بە پارەی وڵات بچێتە دەر. بەڵام ئێستا بۆ نمونە بۆ زێڕ بۆ زیو کە ئێمە ئەیکڕین و کانزاکانی تریش هەر کانزایەک بێ پارەی وڵات پارێکی زۆر ئەچێتە دەرەوە. ئەمە چ کاریگەریەکی دوورمەودا لەسەر ئابووری وڵات دروست دەکات؟ خاتونی بێژەر بەڕاستی کاریگەری زۆر گەورەی سلبی ئەبێ لەسەر وڵات و کوردستانیش بە تایبەتی، چونکە کێشەیەکی گەورە هەیە ئێستا لە جیهان بە تەواوی کێشەی نەبوونی کاش یان با بڵێ کەمبوونەوەی کاش لە جیهان. وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا جیرۆدەی بووە. ئێمە لە کوردستان کە موچەی مانجێکمان نەبێ بۆ موچە خۆرانمان ئایا توانین بەر بەم کارە ساتانە بگرین؟ نەخێر ناتوانین. بۆیە پێویستە ڕێی لێ بژیرێ. بەڕاستی ئەم پارەیە بە کاشی لە وڵاتی ئێمە برێتە دەرەوانێ بە چەند هێندە کانزای لە بەرامبەریەتە ژوورەوانێ و ئەو کانزایش نازانرێت چی لێ ئەکرێ. یعنی ئێستا تۆ پڕ ئەم ستۆدیۆی جەنابێ مسە هەبێ نەخێر زێڕە هەبێ کە نەیخەیتە وە بەرهێنانەوانێ کە ئەم پارەیە سەرمایەکە و تەداول نەکا و حرەکە نەبێ وەستێ بەجددی کارەساتی گەورەی بەدوایە بۆ ئابووری کوردستان. زۆر بە کورتی ئەگەر وەڵامی ئەم پرسیارەشم بنەوە هیچ پلانێک هەیە بۆ کەڵک وەرگرتن لە کانزاکان لە داهاتووی نزیکا لە هەرێمی کوردستان؟ من بەو هیوایم پلان هەبێت لە کەڵک وەرگرتن لە کانزا خامەکانی کوردستان بۆ ئەوەی بتوانین هەنگاوێک بەرەو پێش بچین، بتوانین ئەم کانزایانەی خۆمان ساز و ئامادە بکەین لە خامیەوە بیهێنینە دەرەوانێ بە هەمان شێوەی ئێستا چۆن لە ڕێی سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوو توانی ومانە سوود لە غازی کوردستان وەربگرین و بەرهێنانی کارەبای تیا بکەین. ئێستا کوردستان لە قۆناغێکە ئەتوانێت کارەبا بفرۆشێتەوە هەم بە عێراق هەم بە کۆمەڵی وڵاتی تر کە لە دەورێتی پێویستی بێ. وێ هیوادارم حکوومەت بە ئەرکی خۆی هەستێ لەم بازرگانی ناڕەوایی کە ئێستا بە داهاتووی ئابووری کوردستانەوە ئەکرێ لە ڕێی پەرلەمانی کوردستانەوانێ کۆمەڵێک یاسا و ڕێنمایی پێویست دەربکە کە ڕێ بگرێت لە بەهەدەردانی سامانی گشتی و سامانی وڵات. چونکە بیرمان نەچێت لە ئاخیرەکەیە پارە لە گیرفانی هەچ کەسێکی تاشی کووردا هەبێ لە کۆتاییەکەی سەروەتی نیشتیمانە. بۆیە ڕاستە لای منە، ڕاستە لای جەنابتەیان لای هەچ کەسێکی ترە لە ئاخیرەکەیە سەروەتی ئەم نیشتیمانەیە. بۆیە ئەبێ بزانین بۆ چۆچێ چی لە بەرامبەریە و ئەدرێ بچی. سپاس ڕۆز ئەحمەد شا ئەندام پەرلەمانی هەرێمی کوردستان، سپاس کە لەگەڵمان بوو، سپاس بۆ زانیاریەکانتان.